هونەرمەندی شێوەکارێکی کورد یاسین حەسەن لە وڵاتی ئیسپانیا خەڵاتی ئۆسکاری بردەوە. بەڵام ئەم خەڵاتی ئۆسکارەی کە هونەرمەندی شێوەکار یاسین حەسەن بردوێتەوە خەڵاتی ئۆسکاری سینەمایی نییە، وەکو بە تێبینیش لە ئەکاونتی تایبەتی خۆیان نووسیوێتی. هونەرمەندی شێوەکاری کورد یاسین حەسەن لە ئیسپانیا لەلایەن گروپی NMM Art Luzia گەلەریەوە خەڵاتی ئۆسکاری پێبەخشرا. یاسین حەسەن سەبارەت بە بردنەوەی خەڵاتەکەی لە لێجوانێکیدا بە کورساتی ڕاگەیاند چەندین هونەرمەند ماگانە لە ئەوروپا بەشداری لەم کێبڕکێ هونەریەدا دەکەن. منیش وەک هونەرمەندێک بە تابلۆیەک بەشدار بووم و توانیم خەڵاتەکە ببمەوە. ئەم شێوەکارە با شێوازی ڕیالیزمیانە کارەکات و زۆربەی تابلۆکانی چیرۆکی تایبەتیان لە پشتە و گزارش لە هەست و سۆزی مرۆڤ و ژیانی ڕۆژانە ئەکەن. لەبارەی پەیوەندی خۆی بە شێوەکاریەوە دەڵێت من هەست دەکەم ئەم هونەرە لەگەڵ ڕۆحم تێکەڵ بووە، بەبێ ئەوەی بدوێم دەتوانم پەیامەکەم بە تابلۆیەک بگەێنمە شوێنی خۆی.